لا تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە پاراستنی خانوو کۆنەکان یاخود ئەو باڵەخان و خانوانی کە لە نێو گەڕەکەکاندا ماون لە زۆری لە شارەکاندا لە هەرێمی کوردستاندا چەند خانوویەک بوونیان ماوە، بەڵام گرنگە ئەم خانووان چۆن بپارێزین و لە کاتی نۆژەنکردنەوەشدا چۆن ئەو دیزاین و ئەو تەلارسازی کە کاتی خۆی هەبووە لە ئێستادا بۆی کە هەر بمێنێتەوە نەوەی ئێستا پێی ئاشناوێت کە لە سەردەمانی زوودا خانووەکان لە نێو شاردا چۆنی بۆ چۆن دیزاینیان کردووە و دەپرسین کە بزانین لایەنەکە پەیوەندیدارەکان تا چەند هەوڵیان داوە بۆی کە ئەم خانوانە پارێزراو بنەوە بێتە مۆرکێکی مێژووی و نیشتیمانی لە نێو ئەو شاراندا کە بوونیان هەیە. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک ڕێباز مەحموود ئەندازیاری تەلارسازی. کاک ڕێبازیان زۆر بەخێر. زۆر سپاس، کاتێکی خۆش. سپاس. کاک ڕێباز دەزانین کە لە نێو شارەکاندا ئەم خانووە کۆنانە یاخود ئەم خانوانەی کە مۆرکێکی مێژوویان هەیە بوونیان هەیە، بەڵام بەداخەوە ماوەی چەند ساڵێکە دەبینین دەکرێنە گاراج یاخود دەکرێنە باڵەخانی گەورە. تا چەند گرنگە ئەمە بپارێزرێ هەم لەلایەن خاوەنەکانیان هەم لەلایەن حکوومەت و لایەن پەیوەندیدارەکانە؟ بەڵێ، تا چەند گرنگە؟ زۆر گرنگە، زۆر گرنگە، چونکە ئەوە شوناسی ئێمەیە، کەسیش شوناسی خۆی نافەوتێنێ. هەموو کەس هەموو نەتەوەیەک شانازی بەو شوناسی خۆیەکە، شانازی بەو چێپەنجەی باو باپیرانی خۆیەوەیەکە. ئەگەر بێت و پارچە دیوارێکیش بێت یاخود مەترێک مابێتەوە لە دیوارێک یاخود مەتر بە مەترێ یاخود 20 بە 20 سانتیمێک لە پارچە فەرشێک مابێتەوە پارێزگاری لێکرێ. وەکو چۆن ئێستا ئەم هەموو تیمە بیانیە هەیە لە وڵاتانی دەرەوە، یەنە ئەم ناوچەیە بە 2 مانگ و بە 3 مانگ بە ژمارەیەکی زۆر ئەگەڕێن لەو گەرمایە بەناو تەپ و تۆزەیە بە فڵچە و بە کەمچەی پچکۆلە، پارچەیەکی پچکۆلە لە مۆرێکی قوڕینە دۆزنەوە کە مێژۆکە ئەگۆڕێت، مێژووی و فترەیە ئەگۆڕێت. وە زۆر گرنگە. شوێنمان زۆرە، بەڵام بەداخەوە کەوکو ئاماژەت بۆ فترەیەکە کە زۆر بەرەو لە ناوچوون ڕۆشتووە، ئەگەر وا جیایکەینەوانێ بە 2 فترەیە زۆر بەرەو لە ناوچوون ڕۆشتووە. لە کاتی دوای ڕاپەڕینە مەزنەکەوە ئێمە بەرەو قەیرانێکی دارایی زۆر ڕۆشتین. هاوڵاتیانی ئەم ناوچەیە پێویستیان بە بژێوی بوو زیاتر وەک لە خان و بەداخیشەوە باوا بڵین هۆشیاری کەمتر بوو لەسەر پاراستنی خانووی کەلەپووری. لەو فترەیە باشترێک بوو چکە تیا ژیان، بەڵام کە هاتینە قۆناغی دووەمی، مە قۆناغی یەکەمێتی کە بە بۆنەی باری دارایی، لە قۆناغی دووەمیان بەعەکسەوە بوو، باری دارایی باش بوو لە دوای 2003ەوە لە دوای پرۆسەی ئازادیەوە، بەڵام هۆشیارەکە زۆر لاواز بوو و تمۆحی مادی زیای کرد. ئەمیش بەداخەوە بۆ چەند بازرگانێکەوە تمۆحە مادیەکانیان گواستەوە بۆ ناو سەنتەری شار، بۆ لە ناوچوون و فەوتانی ئەو بەها کەلەپوریانی کە هەمانە، ئەو خانوە کەلەپوریانی کە هەمانە زیاتر بەوەی کە بێ بە گەراج یا بێ بە باڵەخانی بازرگانی. زۆر باشە کاک ڕێباز، لە ڕووی زانستی ئەندازیاری تەلارسازیەوە ئەو خانوانە کامان کە پێیانچێ خانووی دێرینی ناو شارەکان پێویستە بناسرێنەوە و شوێنەوارێک سەیریان بکرێن. ئێمە 2 بەشمان هەیە، شوێنەوار و لەگەڵ کەلەپور. شوێنەوار لە 200 ساڵ بەرەو سەرە، لە 100 ساڵیش کەلەپورە، لە 100 ساڵ زیاب بکات تەمەنەکەی ئەبێ بە کەلەپور. پێگومان تەمەنی سلێمانی دیارە کە 200 ساڵێکە بێت، ئەمە خۆی بۆ خۆی خەڵک خۆ لە خەیمایان نەژیاوە، بنیاتێکی کردووە بە مەتریاڵ بە مەوادی ئەو مەنتیقەیە شتێکی بۆ خۆی دروست کردووە تیا ژیاوە. ئەگەر بڵێن زۆر سەرەتاییانە بیناشی دروست کرد بێت، بەڵام زوو تەئەقلومی کردووە لەگەڵ ئەو شوێنەیە و کەسانی تر هاتوون کە ئێمە زۆر لە سنە ئەچین، لە شاری سنە ئەچین، هەم وەکو تۆپۆگرافی، هەم وەکو جەو، هەم وەکو خانوەکانیشمان. ئەمە ئەوەیە کەڵێن زۆرجار لەو سەردەمی بابانیەکاندا وەستای ئێوێ هاتووەتە ئێرە ڕۆژهەڵاتیەکان هاتوون خان. بەڵێ ئەوە احتیمالیەکی زۆر بەقووەتە بۆ ئەو بابەتە، چکە نزیکیەکی زۆر هەیە. هەر خۆت کە چیتە سنە هەست بە بێگانەیی ناکەی، هەستەکەی لە سلێمانی شتەکان گۆڕا. بەڵێ لەبەرەوە ئێمە خانووی کەلەپووری چۆن چیاکەینەوە بە مەواد لەگەڵ بەهای مێژوویەکەی، لەگەڵ ئەو کەسایەتیانی کە تیا ژیاون و لەگەڵ تەرزە تەلارسازیەکەیە. ئێمە چیمان هەیە؟
بەها مێژوویەکەی یعنی ئەو تەمەنی ئەو بینایە تەمەنی ئەو بینایەکە نزیک بێتەوە لە 100 ساڵ ئەو خۆت کەلەپورە ئەمە هیچ تیا ناوترێت کەسایەتێکی ناوداری تیاژی هەبێ سەرخانومان هەیە تەمەنەکەی کەمە لە ڕووی مەوادەوە تازەیە بەڵام کەسایەتیشی ناوداری تیاژیاوە کەسایەتیشی معروفی ئەم شارەیە لەبەرەوە ئەویش بمێنێتەوانێ سێم دانیانەوەی کە تۆ خانووەکە لە ڕووی تەلارسازیەوە لە ڕووی نەخش و نیگارەوە کە سەیرەکەی سەردەمی 100 ساڵە بێت هی کۆنە بۆ ئەویژە بێ بپارێزرێت ئەمانە پێویستەکە ڕەچاوی بکرێت و بهێڵڕێتەوانێ زۆر باشە کاک ڕێباز ئەگەر کەمێک ماگەڕێنیتەوە بۆ ئەو سەردەمە و دیزاین و شێوازی خانووەکان پێم وابێ شتێکی زۆر جوان بوو بۆ نمونە لە کاتی خۆیدا خەڵکی کۆن مەسەلەن زۆر گرنگیاوە بە حەوشەیەکی گەورە لە ناویان حەوزێکی جوان هەر لە نێو ئەو ماڵەدا باڵکۆنێکی گەورە وە ژێرزەمین ئەمانەمان کەمێ بۆ باسە چۆنی بەو کاتانە باباسی سلێمانی بکەین باسی ئەومان کوردمان 200 ساڵێک زیاترە بێت کە دروست بووە تەوان دروستبوونی شاری سلێمانی ئەکەوێتە ناو عەسری ئیسلام و لە عەسری ئیسلامە لەو فترەیە دوو بەشمان هەبووە دوو قوتبمان هەبووە قوتبێکیانەوە بووە کە عوسمانیەکان بوون قوتبێکیانەوە بە سەفەویەکان بووە سلێمانی لە هەردووچیانەوە نزیک بووە بەڵام زیاترەن بەرکەوتنی بەر سەفەویەکان کەوتووە وەکو باسمان کرد لە سنە ئەچێت بەڵام هەردووشیان پرینسپڵی ئیسلامیان تیا بووە خصوصیەتیان هەبووە بۆیە لە ناو وەحدەیەکی سەکەنیە لە ناو خانوویەکە ئیحتیمام بە خصوصیەت دراوە ڕووگەشتگەرایی نەبووە ئەوە نەبووە خانووەکە خۆی بێنێتە پێشەوە خۆی لەسەر کۆڵان عەرزکە بۆ ئەو پیادەڕەوانی کە پیاڕۆن خانووەکە ببینن و هەست بەبوونی ناوەشی بکەن زۆر خصوصی بووە ئەگەر خانووەکە ڕووی کۆڵانەکەی لە قیبلە بوو بێ ڕاستە هاتۆتە پێشەوانێ بە پێچەوانەوە ئەگەر ڕووی لە گۆیژە بوو بێ هاتۆتە پێشەوە بۆی حەوشەیەک دروست کات ئەم حەوشەیە ڕوو بکاتەوە قیبلە ئەمە یەک خصوصیەتەکەی خۆی پاراستەوە چونکە بیناکە لە پێشەوەیە و پەنجەرەکان بەرزن پەنجەرەی گەورە نین ئەویش بەهۆی کۆمەڵە فاکتەوەیە کە یەک سومشی دیواریان زۆر بووە کە ئەمە بۆ خۆی لە ڕووی عەزلەوە عەزل بووە عەزلی سەوتی بووە و عەزلی حەراری بووە و فەزایەکی کۆمفۆرتی بۆ دروست کردوون تاقەیەکی زۆریان سەرف نەکردووە بە نەوت چکە و کاتە نەوت هەبووە نەوتیش بە قەنینەوە بە بڵی پسکۆلە کڕاوە بەس بۆ چرا بۆ خۆ گەرمکردنەوە ئەمە بەکار نەهاتووە کوورەیان هەبووە هەموو ماڵەکان کوورەیان هەبووە کوورەکان داریان تێکردووە بەڵام وزەیەکی زۆریان سەرف نەکردووە بە حوکمی سومشی دیوار و پچووکی پەنجەرەکان کە پچووکی پەنجەرەکان خۆی بۆ خصوصیەت و بۆ پاراستنی ئەو حرارەیە ئەگەر ئەیژێڕێتەوە کە لە ناو بیناکە هەیە ئەمە وەکو چەند دیتێڵێکی بەسیط کە لە بەرنامەیەکی ئەوە هەرتوانین باسی ئەو نەبکەین ئەو حەوشانە کە دروستیان کردووە بەڵێ لەبەر ماڵەکە خۆی بووە وەکو نەفەسێک وا بووە هەم وەکو ئەم نەفەسە بۆ ناو ماڵەکە و بۆ ناو گەڕەکەکەش چکە گەر سەیری گەڕەکی ئێستا بکەین هەمووی سنووقی چۆن کارتۆن بەیەکەوەوانەی ئەوە هەم بێکەوەنراوە بەڵێ حەوشەیەکشی نییە نەفەسێکی تیان نییە جیاوازی خانووی ئێستا و کاتە بەڵێ لە کۆنا نسبەتی لە سایە 30 کراوە ببینە ئێمە خانوومان هەیە 1000 مەتر مربع 300 مەتری بینایە دوو قات ژێرخان و سەرخانێکی هەیە ئەویتری هەمی باخ و حەوشەیە ئەمە بۆ ئەکتیڤیتی ناو ماڵەکە زەرورە و هەم بۆ خصوصیەتیش کە خێزان لە ناوی خصوصیەتی خۆی هەیە زۆر ڕاستە کاک ڕەباز ئێمە چۆن ئەتوانین ئەو تایبەتمەندیانەی کە لە خانووە دێرینەکانمانە هەبووە بە تایبەت خانووەکانی ناو شاری سلێمانی کە ئێستا خۆمان لێرەین هەرچەنە لە هەولێر و لە ناوچە جیاوازەکانی تریش بێگومان خانوو بینای دێرین هەیە چۆن بتوانین ئەو تایبەتمەندیانە لە ناو بینا تازەکانمانە جێ بکەینەوە بۆ نمونە ئەوەی کە لە ناو خانووی دێرینە هەبووە میشە حەوشەی دواوە حەوشەی پێشەوە هەبووە و مەودایەکی فراوان هەبووە یان ڕووناکێکی زۆری وەرگرتووە ماڵەکە سەوزاییەکی زۆری تیا بووە خۆی یەکەم شت خۆی لە مەساحەیە بینێتەوە ئەو ڕووبەرە لە وەختی خۆیە کەمترینی نەبووە 400 مەتر مربع بووە و پێویستیان بۆ هەموو ژوورەش نەبووە ڕاستە مناڵیان زۆر بووە بەڵام
تەواضوعیان هەبووە و ئیکتیفایان بەوە هێناوە 4 مناڵ 5 مناڵ لە ژوورێک ژیاون بەڵام ئێستا ماشەڵڵا تۆ مناڵەکە دێکسەر لە ژوورێک مەوێ ئەوی تریانە بێ ژوورێکی تری بۆ دروستکەی ناچاری ئەو مەساحەش کەمە ناچاری بێ بە ڤێرتیکەڵی تۆ ئەم تەڵەباتانی خۆتی تیا جێگا بکەیتەوە ینی لە قاتێکە دانی بۆ زیافە و بۆ میوانناری بۆ دانیشتێکی خۆت لە قاتەکەی سەروترتر ئەکی بە ئیسراحەت بۆ مناڵەکان بۆ خۆت بەڵام لە وەختی خۆیە ئەو بابەتە زۆرۆنە گرنگی پێ نەدراوە ینی مقنع بوون بۆی ئەگەر بمانەوێت ئەوە جێگاکەینەوە بێخەم ئەمە بین قەناعەت دروستکەینەوە لای خۆمان کە بەداخڵ زۆر ئەستەم بووە وەکو باسم کرد بەڵام ئەتوانین ئێمە چەند بەدایلێک دابنین بۆ ئەوە یەکەم وەختی خۆی دیوارەکان کە سمشی زۆر بووە لەبەرەوەی کە بۆ ئەو دەرەجە حرارەیە مولائیم بێ کە ئەیانەوێت و تاقەیەکی زۆر سەرف نەکەن ئێستا مەوادی بەدائیل هەیە تۆ سمشی دیواری کەمترێکە و عەزل بەکارهێنی ئەمە ئەتوانیت وەکووە ئیسفادەی لێ بکەیت وەکو حەوشە و کرانەوە لەم سەردەمەیە ئەگەر یەکێک وحدەیەشی خۆی هەبێ ینی ئەرزێکی هەیە ئەرزێ سا ستاندارد هەمووی دەبە 20 یان 200 مەتر مربعە ئەگەر خۆی خودی خۆی بۆ خۆی بوێ ینی ڕێژەی لە سایە 30 ئەتوانی ئەو متەتەڵەباتانی کە لە کۆنا هەبووە ئەو تەرزانی کە لە کۆنا هەبوو تا جێگا بکەیتەوە ئەمە جارێ وەکو تەسمیمەکەی باسیەکەین کە حەوشەی هەبێت کە شوێنی کرانەوەی هەبێ ڕووناکیشی باش بچێتە ناوە بەس ئەگەر بۆ خۆی نەبێ قاتێ بۆ خۆی بێ و قاتێ بۆ یەکێکی تر بێ ئەمە تۆزێ نەک بڵم ئەستەم زۆر ئەستەمە بێت چکە تۆ کە کراوەیەک دروستەکەی قاتی سەروتر خصوصیەتێکی تۆ ناپارێزێ کاگرێ باس بۆچی کاتی خۆی زۆر گرنگیان ناوە بە دروستکردنی ژێرزەمین ینی زۆرێکێک لە زۆربەی زۆری ماڵەکەن یا پێم وایە هەمووی لەوانەیە لە کۆندا هەمووی ژێرزەمین هەبوو بێ بەتایبەتی کەمێک لەوانەیە دەستڕۆشت و بێت و پارەیەکی هەبوو بێت زیاتر گرنگی پێداوە لە کاتی خۆیدا بۆ لە ئێستادا خەڵک گرنگی پێنادا هەر نایەوێت ئەوە بکات بەڵێ ئێمە پێڵێن ژێرخان بەڵێ بە ماڵەکان خان ژێرخان و سەرخان ئەو خۆی هەر تا ئێستا مناقەشەی لەسەرە ئایا ژێرخان بۆ ئێستا نزمە ئاهی ئەوەیە کە ئێستا کۆڵانەکان بەبوونەوەی کە خەدەمات دێت چین بە چین قیرتا و کۆنکرێتەکرێ بەرزە بێتەوە حەوشەی ماڵەکە دابەزە و ئەوەی تایە یان هەر خۆی کۆن بە دوو پلەدایان بەزانەوە هەردوو بۆ چوونەکە تەواوە کۆن دایان بەزانووە ینی وەکو نیو تابقی بووە نیو قاتی لە خوارەوە بووە ئەمە خۆی وەکو باسم کرد بۆ حرارەت یعنی ئێمە ئەزمونمان هەیە بەم هاوینە گەرمە ژێرخانمان هەیە هیچی تیان نێجاری چین لەوێ ئیسراحەتەکەین ئەوەنی لە کاتی ئیشە فێنکە بێدەنگە دیوارەکان بە کاگڵ کراوە کاگڵ خۆی ئیشی وەکو فلتەرێشن وایە دیوارەکە برەیڤەبڵە هەناسایە ئەگەر هەر تەلەوسێک هەر پۆلوشنێک هەبێت لە هەوایە لەوێ ئەو وەکو فلتەریەکە بە پێچەوانەشەوەگەر لە دەرەوە هەبێت ئەگەر دیوارەکەی لەسەر دەرەوە بێت لەسەر حەوشە نەبێت ئەبەرەوە پێ ئەڵێن یعنی فەزایشی مریح زۆر کاتی ژۆک و کۆگایەک بەکارهێنراوە ئەمە جارێ وەکو بابەتی کە بۆ بوونی ئینسان کە تیا بێت بۆ کەوەی کە ئینسان بتوانێت تیا بژی وەکو ژینگە تیا بژیت بابەتی دوایە بۆ خەزمکردن بەڵێ بۆ خەزمکردن وەکو باسم کرد معقەمە ینی فلتەرێشنەکە تۆ باشترێکە توانیشتی تیادابنی و فێنکیشە هەموو شتێکی تیاداهانەی بەڵام لەسەرەوە لە سەرخان لە پشتی دیوەخانەکانیان ژووری پچکۆلەتریان هەبووە ئەوش هەر کۆگا بووە بەڵام ئەمایان کۆگا بووە بۆ شوێنی ڕاخەر و کومبار و ئەم شتانە خواردن من ئێستا ماڵم کەم ژێرزەمینیان هەیە هەر دەستوری و خانە کۆنانە زۆر بێکات زەخیرەکانیان لە ژێرزەمینەکەدان لە بەرەوەی فێنکترە کەمتر تێگەچێەوە شەی نییە یاخود حەشەرات شتی بۆ ناچێت بەشێک لە مێژنووسانی ئاماژە بۆ کەن لەبەرەوەی کە ناوچەکە زۆر شەڕ و شۆڕی تێدا بوو بەشێکی لانەی خەڵکی تێدا خۆی هەشاردا بێت شوێنێکی ئەمنتر بوو لەوەی کە لە تۆباران و لەوەی کە ئەو شەڕ و مینانەی کە هەبوو کاتی خۆی ئێمە باسی تقریبان 100 ساڵەکەین بۆیە خانووەکان لە بەردی مەڵکەنی و لەگەڵ دروست کراون تۆباران ئەگەر ئەوەی هەبوو بێت لە پێشە ئینگلیز کردوێتی بۆ هەڵگەڕانەوەی مەلیک مەحموود کە کراوە ئینگلیز هاتۆ تۆبارانی شاری سلێمانی کردووە بۆیە خانووەکان تەحمولی و تۆبارانیان نەکردووە لە فترەیەکی ترا کە کۆنکرێت هاتووە فعلەن هەر ئەو بۆچوونە هەبوو ئێمە چکە هەر بەداخەوە وارژیاوین لە ژنگەیەکی ترس و تۆقان نبووین
دیکتاتۆرمان بەسەرەوە بۆ بووە ژێرزەمین دروست کراوە. ڕاستە کاک ڕێباز ئەگەر تقت بین لە زۆربەی و کەسانی کە سەردانی وڵاتەیەکەن یان سەردانی شارێکەکەن بۆ نمونە هەر ئەگەر کەسێک لێرەوە بچێ بۆ بەغا یەکەم شوێن کە سێریەکە ئەو بینادێرین و کەلەپوریانن بەتایبەت ئەو مزگەوت و باڵەخانانەی کە هەبوون ئێمە لە هەرێمی کوردستانە بەتایبەت هەتا ئێستا کارێکی وا کراوە کە خەڵک دێت بۆ سەردان بۆ گەشتکردن بۆ وەرگرتنی پشوویەک لە ناو شارەکانی هەرێمی کوردستان شوێنێکمان هەبێ بتوانین پێی پیشان بین بڵێن ئەمە دیزایانی خانۆکانی ئێمە بووە خەڵک پێشتر ئالەم شوێنانەیە ژیاوە لەم شوێنانە پەرستشی کردو یاخود کۆبوونەوە سیاسیەکانمان بەڕێوەبردنی وڵاتمان لە بینایەکی ئاوایە بوو هەر بۆ خەڵکی دەرەوەش نەوێ خۆمان من زۆر جار و گەڕەکە کۆنانە کاچم چێژێکی دەرونی پێبەخشێ و دیزاینە نابینم معنی بە خۆمان غەریب بووە ڕاستە نەوەی ئێمە یعنی ئێمە گەنجین ئێستا چکم تیانە ژیاوین یەک دوو بۆشمان باز ناکرێ و لە هی نیشانیە لە مەکتەبان نەمان خوێنەوە ماڵی فڵان کەسی ناسرا و ئەمەیە و خیا خانەکان ئاوا بوون لەبەرەوە غەریب بووە پێمان و مۆزوعی بە گەراج بوونە یعنی ئێستا بە مەڵکە نیا بڕۆ بە منطقە سەکەنیەکە کە جارێت هەر تەحەفوزیەوەی کردووە گەراجی کەمتیایە بەویا بڕۆ چکامی ماڵی تایە کۆڵانەکان باریکن سێبەرێکی باشی قستۆتە سەر کۆڵانەکە ئیستراحەت پێ ڕۆی بەم گەرمایە باشە بەڵام بۆرە بە پیرمەسوورە وەرە خوارەوە هەستو تێ گەراجە دیواری نەماوە باسی خصوصیەتی کە کردمان خانوەکان ئەگەر لە دواشەوە بواە دیواری حەوشاکەی بەرزە کردەوە بۆی کەس ماڵەکەی نەبینێ ئەوەش خۆی بۆ خۆی هەم بۆ خصوصیەتە هەم بۆی سێبەرێکیش دروستکە بۆ سەر کۆڵانەکە کەسە بێوابڕە ڕەحمەبوویان بۆ بنێرێ ینی ئەوە هین نییە بۆ مۆزوعی ئەوەی کە تا ئێمە چەندێ بە گەشتیاریمان کردووە درەنگ دەستمان بۆ بابەتە کردووە کاتێ دەستمان پێ کردووە لە سلێمانی خانۆکان زۆر بە هاڵێ بە پەنجەی دەسە ژمێرێن لە هەولێر ئەوەی کە کرایەک سەر هاتن تیان با قەڵا بکەین بەو پۆینتە بێ بە تەمەرکوزی شوێنی گەشتیاری خۆشبەختانە کە ئێستا قەڵا لە لیستی شوێنەوارەکانی جیهانە لە یونسکۆ ئەوە ینی خاڵێکی دڵخۆشکەرە بەڵامە بێ ژیانی تیاابێ ئێستا گەشتیار من باسی گەشتیاری شەرقی ناکەین ینی ئەوروپی بە تایبەتی کە ئەوێ بێتە شوێنێکەوە کە لە پووری بێ یان شوناسی ئەو شوێنە بێت فعلەن ژیانی تیابێت تۆ خانوویەکی نۆژەنە کردوتەوانێ بە تەواوەتی بەس چۆڵە ئینترێستە پێی سەیریەکە ئاوا بۆ ئەم نەخشانیان هەیە بەڵام ئەوە نابینێ نەسیجی کۆمەڵایەتیەکە جاران بەڵێ ینی بۆ ئەوەی داغڵ بێ بە سەقافەتی تۆ داغڵ بێ بۆ کەلتورەی کە تۆ هەتە من بینایەک هەیە بیناکە ئەڵێ ئەمە مێژووی ئێمێ فڵان کەسی تیاژێ ئاوە وەکو نەزەڕی لێت بەڵام کەیت بیناکۆنەکە ماوە ئاعیلەیەکی تیا دراوسێکەی هەیە وەکو جاران ئەم چێشتەکە لێنێت تۆزەی بێ ئەیبا بۆ تۆزێکی بۆ ئەوە بە ئەو ئەمێ هێنێتەوە سەردانی یەکتریەکەن ئەم نەسیجە نەماوە پێویستە ئەو نەسیجەش بمێنێت چکە ئەو بەوە زیاتر تەچەکان لەگەڵ بابەتەکەیە بەوە زیاتر گەشتیاری تری بۆ هێنی گەشتیار کەیت سەیری بیناکەکە لاوەچە لە زهنیە چەند وێنەیەک بمێنێتەوە بەڵام کە چووە ماڵێکەوە سەیرەکە میوانداری میوان دۆستیەکە عیلاقەیەکیش دروستە بێت ئەوەمان نەماوە ئەجینا ئیش لەسەر ئەوە کراوە کە بە گەشتیاری بکرێ بەڵێ بەس بەداخۆش زۆر شوێنی باشترمان هەیە زۆر شوێنی دەوڵەمەندمان هەیە ئێستا و کفری گرنگی پێ نادرێ هەمی لە ناوچووە کاکرێمە سەبارەت بە دەرگا و پەنجەرەکانیان کاتی خۆی دیزانێکی تایبەتی هەبوو بەشێکی زۆری قەوز بوو بەشێکی زۆری ڕەنگەکان ڕەنگی سەوز و ئەوە بووە ئەمە پێوەستە بە ئەو زاڵبوونی ئەو بابەتە ئاینیانەی کە لەو کاتەیە هەبووە هۆکارەکەی چی ویا خودەوەی کە خۆ داماژت پێکرد پێشتر لە ڕۆژەڵات و سنەوە ئەو دیزاینە هەبوو لێرەش گوازراوەتەوە بۆ ئێرە ینی هۆکار چی بۆ شێوازە بوو کە قەوس و شتێکی زیاتر بە بەهینی مزگەوت و ئاینیوان ناچوو خۆی ئەو بەرکەوتنە هەیە بەڵێ ئەو بەرکەوتنە هەیە ینی ئێستا باسیەوەمان کرد لە سنەوە نزیکین کە هەر کەسێک لە ئێمە ئەچێتە وڵاتێکەوە کۆمەڵێک شتی ئەوێ بینێ تەفاعولەکان لەگەڵیا کێتەوە لای خۆی دروستیەکە ئیتر بە عرف و عادەت بێ بە جلوبەرێک بێ بە بینابێ ئێمە وەکومان نزیشی لێوە بەرکەوتنیەوە زۆر زۆر پێوەی دیارە
بۆ نمونە لە کە باسی و بەرکەوت ناکەین ینی بۆ پشت ڕاستکردنەوەیان بابەتە کاتێکە حاکمی ئینگلیزیەتە سلێمانی مێجەرسۆنەوێ بە حاکمی سلێمانی حکومەکە لە دوای شێخ مەحموود لەو هەر لە بارەکەی شێخ مەحموود خۆیە ژوورێک بۆ خۆی دروستەکە بەڵام بە ستایلی ئینگلیزی سەقفەکەی دارەڕا ناکا بە تەختی بە شێوازی مسەلەس دروستیەکە و جەمەلۆ نەخاتە سەری باشە ئەمە تا شەستەکان ئەمێنێتەوە ئەم فۆرمە ئەم شکڵە لە دوای ئەو ئەگەر سەیری کۆمەڵە وێنەی کۆن کە ئەگەر ورد بیت لەسەر بابەتەکە سەرێکی لە دوای ئەو مێژۆوە کە لە 1920ەوەیە چەند خانوویەک دروست بووە سەقفەکەی جەمەلۆنە ئەمە بۆ خانووی سەکەنی بەڵام بۆ هەنێک وەزیفەی تریش ئەو سەقفە جەمەلۆنە دروست بووە کە لە سینەما و لە قەیسەرەکانە دروستیان کردووە کە لەو پێش قەیسەرەکان بە گومەز بووە هەمی بە تاقووە یعنی ئەم بەرکەوتنە فکریە هەیە ڕنگانەتەوە لە فیزیکال فۆرمەکە لە بیناکە کەی بینی ئەومان هەبووە زۆر باشە کاکڕاواز ئەمە لەوانەیە پاراستنی ئەم خانووەکە لە پور و دێرینانە ئەرکێکی زۆری بکەوێتە سەر حکوومەت بەڵام ئەگەر کەسێک خۆی خاوەنی بەرهەمێکی لەو شێوازە بەیان هێشتا لە خانوویەکی لەو جۆرەیە بژی بۆ منە لە سابوونکەرانە مەڵکەنیە شەخان و کانیاسکان هەتا هەورامان هەولێر قەڵا یاخود ناوچە دێرینەکانی وەکو کەلار و کفری و بێگمان لە زۆر شوێنی تریشەیە ئەمان چۆن ڕۆشنبیریکی وایان لە دروست ببێ کە ئەو خانوو پارێزن ئەو بینایە پارێزن یاخود ئەگەر نۆژەنی شێکەنەوە بە جۆرێک پارێزن ئەو دیزاینە کۆن و دێرینی تیا ڕەنگ باتەوە هەر خاڵ یەکەم وەیەکە ئێمە ئەگەر مێژوی خۆمان خۆش بوێ دیفاع لەو شتەژەکەین کە ئەمێنێتەوانێ بەداخەوانی ڕۆشنبیرێتی خەڵکی ئەم ناوچەیەوە هەیە زۆر مێژەکەی خۆی خۆش ناوێ زۆر ڕقی لە ڕابردوێتی زۆر ڕقی لە باو باپیرانێتی ئەوە گەر وای نەکردای ئاوا بوو ئەگەر ئەمە وای نەکردای ئاوا بوو ئەنێ و بینایانی کە ماوێتی ئەگەر ئەو هەستەی تیا دروست بێت ئەوە زۆر وای باشە ئەمێنێتەوە بەڵام هۆستا گەر سەیرەکەی هەموو تاشێشی ئەم کۆمەڵگەیە کە قساکی لەسەر ڕابردوو بە باشی باسی ناکە بۆیە ڕەنگیاوەتەوە لە ئەتوارەکانیشا لە ئەفعالەکانیە کەەوە ئیحتیمام نییە بە بیناکۆنەکان ئەگەر ئێمە ئەم ڕۆشنبیریە ئەمە فراوان کەین ئەم تەوعیە لە تەڕانەبێت لە بەجددی لە سەرەتاییەوە دەست پێ بکە ئێمە هەوڵی یەکەمەوەیەگە کە حکوومەت بێت گەڕێکێک دوو گەڕک بەو نەسیجەی خۆی بێڵێتەوە ئەو نەسیجە سەقافیە ئەو نەسیجە کۆمەڵایەتی هەمووی پیاوەکو خۆی ڕنگ باتەوە کە هەبووە با دوو گەڕێک هەبێ خۆ چییە ئەم هەموو بینا بازرگانێکرا با دوو گەڕێک بمێنێتەوە با کۆمەڵێک کەسی تیا بژی هەروەکو فەرمانبەری جوابن تۆ زانی لە یابان شوێنێک هەیە حکوومەتی یابانی موچەشتایاتێ ئەچی لەو شوێنە وەکو دێگە ئەژی بەزە بێ بەو نەسیجە کە لە پوتیە کۆنە بژیت مۆبایلی پێ نییە شتێ پێ نییە ئاوە بێ بەشان دیهێنی ینی بەو شێوازێ ئەماڵی وڵا خۆ گەشتیار زۆر بێ مەبەستەکەی بۆ گەشتیاریش نییە مەبەستەکەی بۆیە ساڵانە تەلەبەکانیان ئەوانی کە نەوەی داهاتوون ئەچن پیان پیشانێن کاڵن باو باپیرانی ئاوا ژیاوە بەم شێوازە بووە لای ئێمە ینی ناڵێن بگەین بەوان بەس با دوو گەڕک بمێنێ خەڵک خۆی هەیە حەزی لێتی بۆ ئاوا بژی نایە بچێتە دەرەوە چکە باو باپیرانی لەویا ژیاوە ینی هەنێک کەس هەیە کە لە خوێنەوە بۆ مێنێتەوانێ کە بەو شێوازە بژی حەزی لێ تۆ هاوکاریی بکە فۆرمی بیناکەی بە پاچی بۆ بیاڵەرەوە با ئەویش ئینتیمایەکی بۆی هەبێ حەزێکی بۆی هەبێ کە زیاتر بمێنێتەوە نەک هیچ جەتکە ڕاکە کە سەیرەکە شەوان ناوێری بیتە دەرەوە هەمووی گەراجە و بۆ بە شوێنێکی بەداخۆ لێرا شوێنێکی زۆر خراپ لە ڕووی کۆمەڵایەتیەوە و لە ڕووی سەیفتیشەوە سەجی بەڕەڵای زۆر لێیە ئێمە خۆمان ناو بازاڕێ نەزانین مەشروب خۆر و دەرمان خۆر و بە ڕێژەیەکی کەم لەخوا بەزیابێ لەم شارایە بەس لەو ناوە تۆی بینی تووشێ بێ ینی تۆش ناتوانیم ماڵ و مناڵی خۆت لەویا دابنی ئەگەر ئەم شتانە کەم بێتەوانێ گەراج کەم بێتەوانێ خەڵکیش ئەتیادی وردە وردێتەوە نایی ئەگەر خەڵکیشتیانەژی با فۆرمەکەی بمێنێتەوە تۆ بیکە بە کافەیەک بیکە بە کتێبخانەیەک بیکە بە مەرکەزێکی سەقافی بیکە بە شتانی کە چالاکێل باز لە مێژووی ئەو شوێنە ئەکات ئەمە خەڵک پێویستە ئەوەی کە تیاژی خۆی پارێزگاری لێ بکە وەم حکومەتیش حکومەت بە ئیعلان
و بە کۆمەڵێک بەرنامە. زۆر باش زۆر سپاس دەکەین کاک ڕێباز مەحموود ئەندازیاری تەلارسازی یەخوا بەخێر بێ سپاس بۆ دەرفەتە هەستەکانە خۆش بێ. کاتێکی خۆش.